لە ڕۆژانی پشوش ئەم لیژنانە کاری بە دووەداچوون دەکەن بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان و جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان. ئەندامێکی لیژنەکانی چاودێری بازرگانی سلێمانیەوەی خستە ڕوو گەڕان و بەسەرکردنی لیژنەکانی چاودێری لە پێناو زیاتر خزمەتکردنی هاوڵاتیانە بەتایبەت لە سەردەمی کۆرۆنا و جێبەجێکردنی ڕێنمایەکانی تەندروستی. لە سەرەتای قەدەغی هاتووە لیژنەکانی بەڕێوەبەرەتی چاودێری بازرگانی بەردەوامن لە گەڕان و بە ڕۆژە پشوەکانی شەوانێ ڕۆژانە لە سەعات 8 بەیانی تا 12 شەو سەرجەم ئەو دووکان و فرۆژگایانە بەسەر ئەکەینەوانێک کە بەپێی ڕێنمایەکانی لیژنەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا پارێزگای سلێمانی ئەکرێنەوانێ و ئێمە بەردەوامین بە دواچوونی سعر نرخ بۆ ئەوەی قۆڕەخکاری نەکرێت و بە دواچوونەکەین بۆ شتی مەوادەکان لە ڕووی کوالیتیەوانە و ئەو شوێنانی کە ئەکرێنەوانە وەکو وتمان لە تا چەند پابەندی ڕێنمایە تەندروستیەکانن. سەرەڕای بەردەوامی ئەرکەکانیان بۆ چاودێری نرخ و بازار و پابەندکردنی فرۆشیاران و پاڵی مارکێت بە ڕێنمایە تەندروستیەکان کاری لیژنەکان ورتر و بەردەوامی زیاتری بەخۆبینیوە. لیژنەکەمان سەردانی کارێزەوشک و گەڕەشی زەرگەتە و بەختیاریەکە بۆ ئەو شوێنانەی کە پابەند نین بە ڕێنمایەکانەوە، هەچ دوکانێک، هەچ نانەوایەک، هەچ فڕنێک پابەند نەبێ ئێمە هەڵەستین بە داخستنی شوێنەکە. پاراستنیام ئێمە ئەم ئیشە و بەڕاستی زۆر گرنگە لە سەرەتاوەکە بەڕێز قایمقام جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە ئێمە بە خۆپارێزیەکی تەندروستی باشەوە بتوانین ئیشەکەی خۆمان بکەین و بەردەوام بین. ئەندامانی لیژنەکانی چاودێری و بەدواداچوون و لایەنە پەیوەندیدارەکانی سلێمانی ئەو دەخەنە ڕوو بە شێوەی بەردەوام لە پێناو زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان پلان و کارەکانیان جێبەجێ دەکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و پابەندبوون بە ڕێنمایەکان. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.